ئێمە داواکاریمانەوەیە ماوەی خوێندمان بۆ زیاد بکەن و مەنهەجمان بۆ کەم بکەنەوە، چونکە ئێمە ساڵی پار و پێرار هیچ هەموو بابەتەکانمان نەخوێندەوە و هیچ نازانین و زۆربەی بابەتەکانمان بۆ تەرکراوە. ساڵی پار و پێرار ئەم ساڵ شەشین، زۆربەی بابەتەکان لی نازانین و پێویستە مەنهەج کەم بکرێتەوە تەحسین معادلی ساڵی پارۆک ئەم ساڵ نەبێت. لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی شەمچەماڵە قسەمان کردووە و ئەڵێ چاوەڕێی بڕیاری وەزارەتی پەروەردە بن ئەگەر ئەوان بڕیارەکانان پێچەوانەی ئەو ویستانەی ئێمە بێت ئێمە هەڵوێستی پێچەوانەمان بێت و دووبارە مزاهرەکەین و زیاتر لەمەی کە ئێستا هەبووە. تاوەکو ئێستا هیچ کەسێک نهاتۆ. ئێمەوە خوێندکارانی پۆلی 12 ئامادەی هیچ ئامادە نینە 3 ساڵی خوێندنمان بە 1 ساڵ تەواو بکەین، کاوان داوا لە ئێمە دەکەن با بخۆیان بێن لە جێگەی ئێمە بزانن 3 ساڵی خوێندن بە 1 ساڵ تەواو دەکرێت کە 2 ساڵە بە بیانووی کۆڕۆنا و بایکۆتی ئەوانەوە ئێمە خوێندنمان نەکردووە تا موچەی مامۆستا نەدەن و چارەگیان دەدا. لەبەرەوەی مەنهەجەکە تەواو ناکرێت. زۆربەی مەکتەبەکان تا ئێستا نیوەی وەرزی یەکەمیان تەواو نەکردووە، کە وەرزی یەکەم تەواو نەکرێت وەرزی دووەم چۆن بخوێنین ئێمە؟ هەنی پۆلی 10 و 11 ئێمە بە هەردووکی وەرزێکی تەواومان نەخوێندووە. هیچ پێویست ناکە ئەوان کە 2 ساڵە نەیان هێشت ئێمە خوێندن بکەین ئەو ساڵیش ئێمە بە قسەی ئەوان بکەین.